من ئەمن پێشترێ بەڕاستی بە ئازار زەرداوم زۆر دەنارە بەڕاستی هاتوچۆ دووسێ خەستەخانانم کرد هەندێکیان بۆ هیچ تێدانی هەندێکیان دەیان بۆ مەعیدەتە هەندێکیان بۆ قۆڵۆنا بەڕاستی زۆر پێی لەک چوو بین بێندەی گرتم بەرشی نادەمە تا دەچمەتەواری دوای عنوانی کاک دکتۆر لێرم وەگەر خەستەخانەی میێرەبانی هاتمێرە بەڕاستی شەشی زۆر جوانیان لۆ کردم زۆر پوختە کاک دلێر خەستەخانەکە بە ماوەی 20 دقیقە سەعاتەش پێ نەچوو بەردەکانیان لەو دەرینەم ئێستا الحەمدولله زۆر مرتاحم زۆر بێ مشکلە لە خوای بزیاد بی تا سەرکەوتنیانە دەکەم ئینشاءالله میێرەبانی هەر سەرکەوتوو دەبی پشتیوان بەخوا ئینشاءالله چەندێک کە بەڕاستی بەسەر مەسرەفەکەشیان مەسرەفێکی زۆری جوان نییە بەڕاستی وەستێکی لەبەر بە 5,000 دیناریانی شەوەک دێمینێەوە تقریبان تا قسەی بە مەبلەغێکی نیوەی خەستەخانەکانی دی ڕێژی مێ لە خەستەخانەکانی دی بەڵام بەڕاستی هەندێک شتێ بەعز دەکەی ینی بەڕاستی معقول نیە هەرەوە عەمەلیاتەشە هەر هەو خەستەخانەشە میێرەبانیش بەڕاستی کارمەندەکانیان زۆر پوختەنە بەڕاستی میێرەبانی بە بێرەبانی لە بە هەموو شتێکیانەوە هیوای سەرکەوتنیانەوە دەخوازم پاکە خاوێنیەکە زۆر بێ دەڕات دەبەرە بەڕاستی ڕێک و پێچی کارمەندەکان ینی ئەوەشیان دەوری زۆرە بەرەو مەقسەد بە شێوەیەکی وان لە مەعجەبەکانیان ینی ئافرەتەکان یعنی بە شێوەیەکە هەم بەعام هەر لە خاوێنیەکە ڕاحتە دەگاتە تقریبەن ئەوەی کە لەمە دێ کە ئیسلامی ئەوەشی زۆر دێدایە بەڕاستی بێ بەخۆی زۆر بەڕاستی زۆر خۆشەویستە یان لەتوەکە دەچەکردنی ئازارێک زۆری شتێ قسەکان وان لەگە دەکات و هەز ناکەن نەخۆشیشی بەڕاستی من لەبەر زۆری عەمەلیات بوو کە وەختی بەرزەکانی هینی هەندێک قسە لەگە دەکردم بەخیال بووم ئەوە نوع عەمەلیاتی هەر دەکەم وەختە چوام بکرێ لەسەر قەلەوەرەکەی خۆم بووم وەختە چوام بکرێ هەر ئازاریشم نەبوو زۆری ئەیتیادی بوو ینی داوای سەرکەوتنی لێ دەخوازم میهرەبانی دڵسۆزی و لێزانی